بەناوی خوای گەورە و میهرەبان سڵاو لە پەروەردە و زانست بۆ بەڕێزان سەرۆکی ئەنجومەنی وەزیران بەڕێز کاک مەسرور سەرۆکایەتی پەرلەمان بەڕێز ڕێواز فایق بۆ سەرجەم ئەندام پەرلەمانەکان و لژنەی پەروەردە لە پەرلەمانی کوردستان بۆ سەرجەم بەرپرسانی وەزارەتی پەروەردە بۆ سەرجەم کەناڵەکانی ڕاگەیاندن بیندرا و بیسترا و نووسراو ئێمە مامۆستایانی وانەبێژ کە مافخوراوترین چینین لە هەرێمی کوردستان چونکە هەموو ماف و امتیازاتێک بێبەشین لەگەڵ ئەوەشدا بۆشایەکی گەورەمان لە وەزارەتی پەروەردە پڕ کردوتەوە بەهۆی مامۆستایانی وانەبێژەوە پرۆسەی پەروەردە لە هەرێمی کوردستان ساڵانە پێش دەکەوێت بەڵام جێگای داخە لە ڕابردوو تاوەکو ئێستا هیچ کام لە داواکاریەکانمان جێبەجێ نەکرایە کە داواکاریەکەش تەنها و تەنها دامەزراندنی مامۆستایانی وانەبێژە نەک بڕەپارەیەکی مەقتوع نوێنەرانی دەستەی مامۆستایانی وانەبێژ 23/10/2021 تاوەکو ئێستا لایەنی پەیوەندیدار نهاتیتنە بەدەم داواکاریمان هیوادارین بەڕێز کاک مەسرور بێتە سەرهێڵ بۆ داواکاری مامۆستایانی وانەبێژ ئێمە ڕۆڵەی ئەو وڵاتین ئێمە پەروەردەکارین ئێمە هاتووینە ئێرە خۆپیشاندانێکی هێمنانە بۆ داواکردنی مافی ڕەوای خۆمان و هەروەها من داواکاریەکەم لە هێزەکانی ئەمنی و پۆلیس و ئاسایش لەگە ئێمە هاوکار بن چونکە ئێمە مامۆستاین هاتین تەنها داوای دامەزراندن دەکەین تەنها داوای دامەزراندن دەکەین پارەی مەقتوع ئێمە ڕەت ئەکەینەوە چونکە مامۆستامان هەیە زیاتر لە 14 ساڵە مامۆستای وانەبێژە 10 ساڵ مامۆستای وانەبێژە 7 ساڵە 8 ساڵە تاکە ئێمە مامۆستای وانەبێژ بین ئێمە لە ناو وەزارەتی پەروەردە ئەرکمان لەسرە بەڵام مافمان پێ نادرێ هیوادارین وەزارەتی پەروەردە یەک چین بهێڵێ لە ناو وەزارەتەکەی خۆیدا ئەویش مامۆستای میلاک بێ ئێمە بەردەوام دەبین لە خۆپیشاندان چارەسەر تاوەکو ئێستا بڕەپارەیەکی مەقتوعە ئێمە سەرجەم نوێنەرەکان لە زاخۆ تاوەکو خانەقین ئەو بڕەپارەیەمان ڕەت کردێتەوە پێش ڕازی نابین بەردەوام دەبین لە خۆپیشاندان و هیوادارم داواکارم لە مامۆستایانی وانەبێژ بێن بۆ داواکاری مافی خۆیان کە ئەویش دامەزراندنی مامۆستایانی وانەبێژ